یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوا لە درێژەی پێشانگەی هاوبەشی ساڵانەی قوتابخانە بنەڕەتیەکانی ناو شاری سلێمانی، گروپی چوارەم و پێنجەمی پێشانگاکە کارەکانی ژمارەیەک خوێندنگەی دیکەیان لە هەردوو هۆڵی مامۆستا ویلیەم یوحەنا و هۆڵی قوتابخانەی دیمانەی بنەڕەتی نمایش کرد و تیایدا بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا و مامۆستایان و قوتابیان کارەکانیان لە ئیشی دەست و کاری وێنەکێشان و ژمارەی کاری نایابی دیکە نمایشی ئامادەبوان کرا لە قوتابخانەی دیمانە لە بەکرەجۆ. ئێمە خۆشحاڵین کە یەکەم جارمانە لەم پێشەنگایە بەشداریەکەین و خوێندکارەکانمان ڕێژەیەکان کەمە، بەڵام بە خۆشبەختانەوە هاوکاری کردوین و بەشدارین بە هەموو خوێندکارەکانی قوتابخانەکەم کردووە. ئێمە قوتابخانەی هەزارمێردین لە گوندین و لێرەشەوە دەستخۆشی لە دایک و باوکی خوێندکارەکانەکەم و دەستخۆشی لە بەڕێوەبەرەکەم و ستافی هەموو هاوکارەکانم مامۆستا بەڕێزەکانەکەم. من ناو مهناعی مادە لە پۆلی 5 ئەلفم لە قوتابخانەی مەشخەڵ. من لە ئیشی دەست و کاری وێنەکێشانە بەشداریم کردووە. دەستخۆشی مامۆستاکەمەکەم، هیوادارم ئەم پێشەنگایە هەموو ساڵە بەردەوام بێ. ناوم دی ڕزگار کەریمە لە پۆلی شەشەم لە قوتابخانەی مەشخەڵ بەکاری دەستی بەشداریم کردو و هیوادارم هیوای سەرکەوتن بە مامۆستاکان دەخوازم. هیوادارم بەردەوام بێ. کارەکان بە شێوەیەک بوون سەرجەم قوتابیان لە هەر قوتابخانەیەک لەو کارانەی هەڵیان بژاردەبوون لەسەر چوارگۆشەی تایبەت باوێنەکان نمایش کرابوون و هەروەها کاری دەستی لە هونەری نوێکاری و بە هەمان شێوە ئەو کارانەی بەخواستی قوتابیان دروست کرابوون و هاوکاریکردنی بەڕێوەبەر و ئیدارەی هەر خوێندنگەیەک بە دابینکردنی پێداویستیەکانیان نمونەی گرنگیدان بەوانەی هونەر تیایدا دەردەکەون. من سوپاسی مامۆستایانەکەم کە ئەمڕۆ لەم هۆڵا 33 خوێندکار بەشداری کردووە. بەڕاستی لەم بارزوو ئێستای کوردستانە نەبوونی موچە نەبوونی هیچ ئیمکانێتە لە بەردەست مامۆستایانە، بەڵام مامۆستایان بەردەوام لە هەوڵان بۆی توان کاری پەروەردەنەوە سێت. من سوپاسیانەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، هیوادارم هەر سەرکەوتوو بنەوە بەردەوام بن لە کارەکانیان. من نام سەردارە لە پۆلی 6 لە قوتابخانەی دێرین لەم پێشانگایە بەشداریم کردووە. هیوادارم هەموو جارە ئەم پێشانگایە وابێ. ئەم شتانەشمان دروست کردووە، ئەمە لەگەڵ ئەمانەمان دروست کردووە. شایانی باسکردنە ساڵانە بۆ نمایشکردنی کارەکانی قوتابخانەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا، یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوا وەک ئەرکی خۆی پێشانگاکە بە ژمارەیە گروپی جاجیا دەکاتەوە و قوتابخانەکانی ئامادەی بەکرەجۆ، خاکەلێ و داربەڕۆ، ئازیزئاوا و هەزارمێرد و جێشانە و کۆسی چەم و ژمارەی خوێندنگەی دیکە کارەکانیان لە هۆڵی قوتابخانەی دیمانە نمایش کرد. سروش عەبدول، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.